باهۆزا ئێرما لێ کاری بی و لە فلۆریدا وێرانکاری لە دووخوا هێنا. هێزن حەشد شعبی لە مەندلی ئاڵایە کوردستانی ji ser avahiyên حکومەت و پارتیان هەلانی. و شارەزایەکی ڕۆژهەڵاتە ناوین دەبێژە تورکیا سنوورên xwe digel herêma Kurdistanê ji ber rîferandûmê nagire. ویڤێن دەمە خۆش digel Kurd Connection. لای منیشە سڵاو بەخێربێنەوە بۆ بەرنامەی Kurd Connection کە هەموو ڕۆژانێکی سێشەموان و هەینی لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. پەرلەمانتاری عێراقی یان پەرلەمانی عێراقی بێت پڕانیا دەنگان ڕێفراندۆما هەرێما کوردستانی ڕەت دکا و داخوازی ji حکومەتê dike hemû rêkan bikarbîne ji bo parastina yekîtiya erdê Iraqê. Kawa Muhemed Perlemantarê Kurd gote dengê Amerîka ev pêngavek bitirse. یەک لە خاڵەکان کەتیدا بوو زۆر خەتەرناک و مەترسیدارە کە باسی لەوە دەکرد کە قایدی عامە قواتی مسلحە فەرماندەی هێزە سەرکردارەکانی عێراق کە حەیدەر عەبادیە پێویستە هەموو ڕێو شوێنێک بدرێت لەبەر بۆ ئەوەی ڕێگەنەدا ڕێفراندۆم بکرێن لە هەرێم و لە ناوچەدا باوەکان کە ئەمە خۆی لە خۆیدا بەس ساڵاکردنی فەرماندەی هێزە سەرکردارەکانی عێراق بۆ بەکارهێنانی هێز و جۆرێک تەفسیر دەکرێت کە ئیعلانکردنی شەڕ دەوێت دژی خەڵکی هەرێمی کوردستان. لدەمێک و ناکۆکی لە هەمبەرە ڕێفراندۆمە هەرێمی هەنا هێزین عێراقیین حەشد شعبی لە پارێزگەها کەرکووکê li vînan dikin hevdem serokê herêma Kurdistanê Mesûd Barzanî îro digel karbidestên hikûmetê part û pêk hatên Kerkûkê civiya got Kerkûk bajarê tev xelkê Kerkûkê ye û piraniya wan wê paşa roja xwe diyar bikin. Wî got jî ew rê nadin çi hêziyan layan aramiya bajêr têk bidin. پارێزگاری دیالۆ و گروپی ئاسایب ئەهلولحەقی شیعە هەڕەشەیان لە بەرپرسە کوردەکانی شارۆچکەی مەندەلی کردووە ئەگەر دەست لە پۆستەکانیان نەکشێنەوە ئەوە خوێن دەڕێژرێت و کێشەی گەورە دروست دەبێت هەر بۆیە بەبێ خواسی خۆی بەڕێوەبەرە کوردەکەی ناحیەکە لە پۆستەکەی لابراوە. ژمارەیەک خۆپیشاندەری عەرەب کە هێزە کوردیەکان بە چەکداری حەشدی شعبی تۆمەتباریان دەکەن ئاڵای کوردستانیان لەسەر دام و دەستگا حکوومیەکانی مەندەلی و کۆمیتەی یەکێتی هێنایە خوارەوە ئەمەش وەکو ناڕزایەتیەک بەرامبەر بڕیارێکی ئیدارەی ناحیەکە بۆ ئەنجامدانی ڕێفراندۆم. هەروەها دواتریش خۆپیشاندەران لە ژێر فشاردا ئەندامانی ئەنجومەنی ناحیەکەیان ناچار کرد کە بەڕێوەبەرە کوردەکەی ناحیەکە لە پۆستەکەی دوور بخاتەوە و هەڕەشەشیان لە بەرپرسە کوردەکان کردووە. تهديدات دو جور تهديد بو تهديد مثلا لا حتى محافظ يعني محافظ وقت يعني اگر او كاره شارنا وخين رشيد والتهديد شبيه لخلق يعني او انا كخوب شاندنا كان هم تهديد يعني كرد يعني وقالوا وتشتلوا بريت شكداري ولا نبيو تقي شكل يا راسي بەوتەی کوردەکانی مەندەلی ئەو چەکدارانەی حەشدی شعبی کە دژی کورد هەڵوێستیان وەرگرتووە دانیشتووی ناحیەکەیان نین و لە دەرەوەی ناحیەکەوە هێنراون هەروەک عەرەبەکانی مەندەلیش پەیوەندیان بە کوردەوە کردووە و ڕەتیان کردووەتەوە ئەوان لەو کارەدا تێوەگلابن. احنا نتمنى من الله سبحانه وتعالى ان نكون اخوه. ئێمە هیواخوازین و لەخوای گەورە داواکارین کە براو یەکدەست بین و خۆشەویستی لە نێوانماندا هەبێت نێوان ئێمە کوردەکاندا هەبێت لەبەرەوەی ئێمە یەک میلەتین و خاوەنی یەک وڵاتین. ئێمە ئەو ئاوەی دەیخۆینەوە لەوێەوە دێ و ئەو هەوا و شنەبا باشەی کە لە باکوورەوە دێ پندێکەی دەڵێت بەخێر بێت ئەو شنەبایی کە لە باکوورەوە دێ. هێزە کوردیەکانیش تا ئێستا پەرچەکرداریان بەرامبەر بەو هەنگاوەی حەشد لە مەندەلی نەبووە. تەنها ئەوە نەبێت کە لە کۆبوونەوەیەکدا لە بارەگای مەڵبەندی خانەقینی یەکێتی بڕیاری پەنابردنە بەر دادگای ئیتیحادیان داوە. ئێمە تاوەکو دوێنێش لە ڕاستیدا زیاتر وەکو خەڵکی خۆپێشاندەر و خەڵکی ئاسایی چاودێری ئەوەمانە کرد کە لە مەندەلی ڕوویدا بەڵام بەداخەوە ئێستا وەکو بەشێک لەو بەڵگانەی کە بەدەستمان گەیشتووە گروپێک بە ناوی گروپی عەسایب لە مەندەلی داخلی بینایی ئەنجومەنی ناحیەکە و بەڕێوەبەرەتی ناحیەش بوون کە هەردووکیان لە یەک بینان
لەوێ خەیمان هەڵداوە و چەکدارن و هەڕەشەی ئەویان کردو کە بەڕێوەری ناحیە و سەرۆکی ئەنجومەن بۆیان نێداوام بکەن. ناحیەی مەندەلی سەر بە پارێزگای دیالە پێشتر قەزا بووە و سەروی 70% دانیشتوانەکەی کورد بووە، بەڵام لە ساڵانی هەفتاکاندا ڕژێمی بەعز کردوویەتی بە ناحیە و دانیشتوانە کوردەکەشی ڕاگواستووە. بۆیە لە ئێستادا کورد نزیکەی 20% دانیشتوانەکەی پێک دەهێنێت. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک. باهۆزە ئێرما خاف و سست بوو چەند ڕۆژان پشتی وێرانی لە دووخواشتی لە دەڤەرین کاریبی و وستانی فلۆریدایی ئەمریکی هەفدەمێ بەهێزترین باهۆزێ کۆنگرسە ئەمریکیژی 15 ملیارد دۆلار تەرخانکردنە ji بۆ خەرجیە کارەساتین خۆڕستی. دەمێ باهۆزە ئێرما فلۆریدا پاڵدا پارێزگارێ وێ داخوازێک هەبوو. Ez daxwaza duayên hemiyan bo me dikim. Me her tişt kir heta xwe emade bikin. Berê wî demî jî ji kuşka spî hindek sûz hatin dayîn. Em her tiştekî dikeyn bo amadebûna vê belayê wextê ew dem hat em ê xwe ji nû ve ava bikin. Serok Trump ev axiftinkirin piştî Kongrêsê 15 milyar dolar ji bo bahûza Harvey ku wîlayeta Texas wêran kirî û niha bahûza êrma jî dayîn. هر چی ببه امی پشت گل فلوریدا و کارولاینا بگیرین و هر کسی که توش بوی هر وقت پشتی باهوز هاروی ام دیگل گل تکساس و لوئیزیانا بوین. پدویا دم و دست ری لبر کنگرس وکر که با آژندا سیاسی بریاره بده. Mr. President, if there's any good to come from tragedy, it's that for a brief but beautiful moment. اگر تشتکی باش جبه مالو ایرانی هات بید او که بودمه که کرد مکاری هفدو وک مروان ببینین نه وک دموکراتا آن کماریان آن هجار و دولمندان آن سپی و رشان وک اندامن وی جواکه مقدورن همان روشینه. هندک کس نرازینه که دراوین بو آلیکاریه نه ده انجام کم کرنا خرجن حکومتینه لی بزیده کنا سنورا دین ورگرتنه فدرالی پک هاتیه. ام وک ولات 20 تریلیون دلاران دین دارین. ام هر دقیقه 1 میلیون دلار دین وردگرین. کس نوره بیجا ام بو وی پره نادین. هندکین دن دجبری لزیده کرنا آستا هیا خرجن فدرالی دکن. اگر ام به بردوامی درافدانا لشکریا امریکا و بریاره بردوام بکن سودتنه یکو بحث استراتیجیا خواه بو افغانستان، کوریا باکور و داعش بکن و چه گفندن گوراستی متن. شرن قانونیین پیشمه ده نشان بدن که هلوستا هفتیا بوریا با اجندا سیاسی بردوام بکن آن نه. کماری دخوازن ریفورمان بباجه بکن. دموکرات جی داخواز پارسنا پنابر نه قانونی ین وک زارک هاتین امریکا دکن. 8,000 کەس بە حەسرەت لە بەندا کۆنگرێسێنە چه سەدەمەش بوو چاوەڕێکردنێ نینن ڕێ بدەن ئەم دوو سیاوان کوچبەران زەڵال بکەین یاکو ئەس باوەرم دێگەلێک تێبینی سەر هەبن و بێژینە زەحمەتکێشین کوچبەر و ئەو ژیژوی وڵاتینە ئەو وڵاتێش بوان بوویە بەشێکی بەهیڤیاتیە. نه دیاره چند دراو و باهوز بیکار آنین لی قانوندانر هف بیرن که هیچ گلک دراو پدوینه. اف پاکێتە 15 میلیارد دلاران بۆ دەمێکی کەمە بەڵکو هەتا نیوەکە مەهادە تێرامە بکات. هەفتیە بوری سەرک ترامپ دەگەل دموکراتان هەفبیر بوو و ئالیکاریە باهوزێ بە بودجە سێ مەهێن پێش vەگرێدا. کۆنگرێس لە بەرە داویە ساڵێدا جارێک دن خەرچن فێدرالی و سنوورە دەین وەرگرتنێ گوت و بێژ بکەن. زریانی ئێرما بەردەوامە بە فلۆریدادا تێپەڕ دەبێت و لە ئێستادا لە جۆرجیاوە بەرەو ئەلەباما دەڕوات. هەرچەندە هێزەکەی بە بەراورد لەگەڵ هەفتەی ڕابردوو کەم بۆتەوە بەڵام هەر مەترسیدارە نزیکەی 40 کەس بەهۆی ئەو زریانەی گیانیان لەدەستدا و چەند کەسێکیش لەوانە لە فلۆریدا. بەهۆی زریانی ئێرما 6 ملیۆن ماڵ لە فلۆریدا بە ئێلکتریکن و دوورگەکانی کیس وەکو ناوچەکانی شەڕیان لێ هاتووە. ئەو دوورگە بچووکانە لە بەشەکانی تریستانەکە دابڕاون لە کاتێکدا کە ڕێگەکان و پردەکانی پێکەوەیان دەبەستێتەوە زیانیان پێگەیشتووە. کۆشکی سپی لە ڕۆژی دووشەمە ڕایگەاند هەرچەندە زریانەکە لاواز بووە بەڵام مەترسیەکەی هەر ماوە. گوتەبێژێک ڕایگەاند شاری جاکسنڤێلی کەناری ڕۆژهەڵات خراپترین لافاوی لە ماوەی 1 سەدەدا بەخۆوە بینیوە.
ئەو لافاوە بەردەوامە ئۆپەراسیۆنەکانی ڕزگارکردنی ژیانی خەڵکیش بەڕێوەن ئێمە هیوادارین لە ئێستادا هیچ کەسێک بەهۆی ئاوی لافاوەکەەوە گیری نەخواردبێت. سەدان ئۆتۆمبیلی وزەی ئیلکتریک ڕۆژی دووشەمە لە هەوڵی چاکردنەوەی ئیلکتریکی ئەو گەڕەکانەدا بوون کە بەهۆی زریانەکە ئیلکتریکیان نەماوە. خزمەتگوزاریەکان لە سەرانسەری وڵاتەوە بەرەو ئەوێ دەڕۆن و پێم وابێت تەنانەت لە کەنەداشەوە. جادەیان هەزار کارمەندی خزمەتگوزاری لە ئێستادا لە سەرانسەری وڵاتەوە هاوکاری لە چاکردنەوەکاندا دەکەن. ڕەوشی کەناری ڕۆژاوی ستانەکە لەوە باشتر بوو کە چاوەڕوان دەکرا، بەڵام ڕەشەبا بەهێزەکە زیانی بە چەندان خانوبەرە و دار و درەخت گەیاندووە. بینینی کەوتنی و دارانە فرمێسکیان لە چاوم هێنا، کاتێک بیرم دەکردەوە چەندین ساڵە لێرن و سروش زۆر بەباشی پاراست بوونی. کاتێک زریانی ئێرما بەرەو فلۆریدا ڕۆشت، وێرانکاریکی زۆری لە دوورگەی کارەبیدا نزیکەی هەموو خانۆکانی دوورگەی باربوودا وێران بوون. دوورگەیەکی زۆر بچووکە، هیچ توانایەکی نەبوو بەرامبەر بە هێزی زریانی ئێرما. زریانی ئێرما لە قەوارەدا لە دوورگەکە گەورەتر بوو. پۆلان ساندەرز باڵوێزی بەربوودا و ئەنتیگوا بۆ وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا بە دەنگی ئەمریکای ڕاگەیاند ئەمە مەترسیدارترین زریان بووە لە ماوەی 300 ساڵی ڕابردوودا لە بەربوودای دابێت و گوتی هەموو دانیشتوانەکەی چۆڵیان کردووە. ئەلکتریک و ئاوی خواردنەوە نییە و هیچ باڵەخانەیەکیش نەماوە کە تێیدا بژین. ئەو باڵێزە گوتیشی باڵەخانەکان پێویستیان بە جۆرە بنیادێک هەیە کە بەرگەی زریانەکانی داهاتوو بگرێت کە بەهۆی گۆڕانی کەشوهەوا بەهێزتر دەبن. زریانی ئێرما کە لاوازتر بووە بەڵام هێشتا مەترسیدارە لە ئێستادا بە جۆرجیادا بەرەو ئەلەباما دەڕوات، هەردووستان بارینە ئاساییان ڕاگەیاندووە. هاوکاتی دوو زریانی بەهێز کە لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکای داوە، هاوڵاتیانی ئەمریکایی ساڵیادی هێرشە تێرۆرکاریەکانی 11 سپتەمبەر بەرز ڕادەگرن. هەزاران کەسوکاری قوربانیانی ئەو هێڕەشەکانی 11 سپتامبر لە شوێنی باڵەخانەکانی نێوەندی بازرگانی جیهانی لە نیویۆرک کۆبوونەوە. باوکم لێۆنێل جیرانیمۆ، پوریشم بلانکا ڕۆبەرتینە، کلێنێکتان لە دڵ و ژیانی ئێمەدا جێهێشت، بەڵام دەشزانین ئێوە لە شوێنێکی باشتردان. بیرتان دەکەین بۆ هەتایە خۆشمان دەوێن. سەرۆک دۆناڵد ترامپ و خانمی یەکەمی ئەمریکا و ئەندامانی بەڕێوەبەرایەتیش بەشداریان لە مەراسیمەکانی ئەم 16هەمین ساڵیادەدا کرد لە پێنتاگۆن. ئەمریکا هەرگیز مل نادات و هەرگیز لە بەردانەواندنمان نابێت و ناژوەستین. لەم ساڵیادەدا بدڵێکی خەمبار و سوربوونەوە ڕێز و ستایشی هەموو قارەمانانە دەکەین کە ئێمەیان بە پارێزراوی و ئازادانە هێشتۆتەوە. ئێمەش پەیمانی کاری پێکەوەی و جەنگی پێکەوەی دەدەین و هەروەهاش زاڵبوون بەسەر هەموو دژمنان و ئەو بربەستانی لە بەردەم ڕێبازەکەماندان. جێگەری سەرۆکی ئەمریکاش لە وەتارەکەیدا بۆ کەس و کار و دۆستانی قوربانیانی ناو ئەو فڕۆکەیەی لە ناوچەی شانکسفیل لە ئۆستانی پەنسیلڤانیا کەوتە خوارەوە ئاماژەی بەوە کرد 33 نەفەرەکەی ناو فڕۆکەکە ژیانی خۆی و چەندان کەسی تریشیان لە ناو کەنگرستا ڕزگار کردووە. تەنانەت ئێستاش مەترسیەکانی تێرۆریزمی جیهانی توندوتیژیەکانیان لە جیهاندا بڵاوە، وەک لەندەن، پاریس، بەرشلۆنا. لە عێراق و سووریا ئەو دڕندانی بە داعش ناسراون بەردەوامن لە پیلانەکانیان بۆ هێرشکردنە سەر ئەمریکا و هاوپەیمانەکانمان و هەموو ئەوانش کە ئازادیان دەوێت. جێگری سەرۆکی ئەمریکا پەیمانی لە ناوبردننی تۆرۆریزم دەدات. دەستکەوتی گەورەمان هەبووە و سووربوونیشمان لە هەموو کاتێک بەهێزترە و پەیمانیشتان دەدەمێ پێکەوە وەک یەک وڵات وەک یەک گەل شێرپەنجەی تێرۆریزم لە تەواوی جیهاندا لە ناوبەرین. دوابەدوایی هێرشە تێرۆریەکاریەکانی ڕۆژی 11 سپتامبری ساڵی 2001 کە تۆرۆریستانی ئەڵقاعیدە کردیان، وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا هێرشی کردە سەر تالیبانەکان و ئەڵقاعیدەش لە ئەفغانستان و ڕژیمەکەیانی ڕوخان. پاش چەند ساڵێکیش لە ئۆپەراسیۆنێکی تایبەتدا ئۆسامە بین لادن لە پاکستان کوژرا. جانە دیلان، بەشی کوردی دەنگی ئەمریکا. حکوومەتە هەرێما کوردستانە عێراقی قەرزێ یەکێ کەمپانیا دانەگاز دا پشتی لە هەفاتنە هەردوو لایەنان دانەگاز دێکارین خوا لە هەرێمە چەمچەمال بدۆمینە هەتا ساڵە 2049 و دێ دەرهێنانە گازیژی زێدە بکە لە گۆڕا ڕێکەفتنەوان. هەندێک شارەزایên warê neftê bawer dikin ku li hev hatina hikûmeta herêmê digel dana gaz fişara herêmê bûj bû qazanca dem dirêj. Lê her çavî ji encama kêm şarezayiya darêjerên siyaseta nefta herêmê hikûmet ket ber barê qerzê lezgîn yê dana gaz. Herêmî Kurdistan her li seretawa siyasetekî
جۆرێک لە ڕیسکردن جۆرێک لە ئەدڤنچر لە مجازەفە بەوەی تۆ دێیت لە هەرێمێکە کە لە ڕووی یاساییەوە کێشە هەیە بەتایبەتی لەگەڵ حکوومەتی ناوەندیە و لە ڕووی مافی خاوەندارەتیەوە هێشتا مەسەلەی دەستوری یەکلایی نەکراوەتەوە چکە لە هەمان کاتە تۆ دووری لەسەر بەندەرەکانی سەردەریاوە هەموو ئەمانە وای کرد کە هەرێمی کوردستان لە پێگەیەکدا بێت کە بە ئاسانی نەتوانێت کێبڕکێ بکە. یەکەم تێگەهێشتنا کارسازیê دیwarê neftê da Herêma Kurdistanê digeldana gaz li sala 2007 kiribû. Lê ji ber kêşeyên darayî yên herêmê Hikûmetê şiyana dana qerzê kampaniyan nemaw û dana gaz yek bû ji wan kampanyên berhemînana xwe li herêmê ragirtî. Ew bû sala 2013 her du aliyan pirsa xwe gihanda dadgehekê li Brîtanya. بەرهەمهێنانەوەی گازی سروشتی ئەو ڕۆکە لە بیرنەکەین دانەگاز لە هەرێمی کوردستان زیاتر لە 165 کیلۆمەتر درێژایی پاپلاینی ڕاکێشاوە زیاتر لە 175 بۆ 80 پێداویستەکانی وێزگەکانی بەرهەمهێنانی کارەبا لە گازی سروشتیە و دانەگازە بەس تۆ دەبێت کوردستان بیگات 100 بۆی خەرجەکانی لە کارەبا کەم کاتەوە بە دوای ئەوەش بەرنامە هەیە کە بۆ پێش 2020 هەرێمی کوردستان بتوانێت گازی سروشتی هەندێ دەرێ بکات. هەندێک جێ دەردەبێژن هەرێم دێوی قەدەرێ پاراژی فروتنا پێشوەختا نەفتێ بوو کەمپانیا ڕۆزنەفت بدەدانا گاز. لێزوی کێشەیەن هەرێمێ چارەسەر نابن لە دەمێک و ڕاستی ئالوزیên سیاسی و ئابووری دەبە دە هەفدەمێک و دێ ڕێفراندۆمێ ji بۆ سەرخوابوونێ ئەنجام بدە. کێشەی گەورەی سیاسەتی نەوتی و گازی هەرێمی کوردستان سەرباری ئەوەی کە ناڕۆشنە سەرباری ئەوەی کە گرێبەستەکان بۆ ماوەیەکی زۆر کەس نەیبینی بوون سەرباری ئەوەی کە هەمووی لە دەستی یەک شخصدای لە ڕووی زانیاری و لە ڕووی ئەنجامدانەوە و لە ناوەندێکی زۆر بچووکە لە ڕووی داهاتمانەوە کێشەی سەرەکی بەڕای من ئەوەیە کە ئەو داهاتەی لە ئەم سامانە سروشتیە کە سامانی خەڵکی کوردستانە دەست دەکەوێت نادیارە و نازانرێت چۆن مامەڵەی پێکرێت. داخوایانیەکێدا داناگاز دەبێژە حکوومەتە هەرێمێ لە سیهی مەها 8 ملیارێک دولار دانە پێرل پێترۆلیۆم. گەلۆ بگشتی ئەف ناکۆکیە لەسەر سیاسەتی نەفتا هەرێما کوردستانی چەندی خزمەتە ڕیفراندۆمە هەرێمێ دیکە دیگەلمە نەها دکتۆر بیلال وهاب شارەزای سیاسەتین ڕۆژهەڵات لە واشنگتن ئینستیتیوت. دکتۆر بیلال زۆر بەخێر بێی. گومانتیان یە کە چەندی ساڵا دەسەڵاتداران لە هەرێمی کوردستان هەوڵیان داوە کە سیاسەتێکی سربەخۆی نەوتیان هەبێ. ئێستاش کاتێکی زۆر هەستیارە هەرێم لە پێش ڕیفراندۆمە. ئەم سیاسەتە نەوتە تا چەندێک خزمەتی سەرکەوتنی ڕیفراندۆم دەکات. خزمەتێکی گەورەی ئەکرد ئەگەر هات و کەرتی وزەی هەرێمی کوردستان لەسەر خەت بووایە ئێستا کەرتی وزەی هەرێمی کوردستان لە کێشەی گەورایە قەیرانی گەورەی توژووە بە تایبەتی قەیرانی دارایی کە تەسیری لە ئابووری کوردستانیش کردووە مستاقیەتی نێودەوڵەتی بۆ بواری وزەی هەرێمی کوردستان کەم بۆتەوە. ئێستا لەم کاتی ڕیفراندۆما کە ئێمە کەمتر لە 2 هەفتەمان ماوە حکوومەتی هەرێم دیارە چەند هەنگاوێکی زۆر جددی و زۆر گەورەی ناوە بۆی کەوا جارێکی تر متمانە بگەڕێنێتەوە بۆ بواری کەرتی وزەی هەرێمی کوردستان بەوەی کە کێشەکانی لەگەڵ داناگات چارەسەر کردەوە وەکو لە راپۆرتەکە باسکراوە لەلایەکی تر کۆمپانیای ڕۆزنەفت کە هەڵبەتە بە پارەی ڕۆزنەفت پارەی کێشەی داناگات چارەسەر کراوە کڕیارێکی سەقامگیرتر لە کڕیارەکانی پێشتر بۆ نەوتی کوردستان هاتۆتە بازاری کوردستانەوە کە حاڵەتێکی زۆر باشە بۆ هەرێمی کوردستان چونکە ئەو کاتە مسۆگەرە کە تۆ نەوتەکەت ئەفرۆشە و کێشەی کڕین بۆ دروست نابێ. خاڵی سێمیژەوەیە کە ئەم ئامانجانە ئەم هەنگاوانە خەریکە بەرهەمەکەی دەرەکەوێت بەوەی کەوا کۆمپانیای دیەنەوە بڕیاری داوە کە لە سەرەتای 2010 جارێکتر بشن نەوتی ترا بگەڕێەوە هەروها ڕۆزنەفت خۆیشی بڕیاری داوە کە لە بواری کەرتی وزەی هەرێمی کوردستانە هەم 5 بلۆکی وەرگرتووە هەم بۆری نەوتی هەرێمی کوردستان زیادەکە. باش دکتۆر بیلال ئەم جوڵانەوە لە کەرتی وزەدا بەهۆی هاتنە سەرخەتی رووسیا ڕۆزنەوتە کۆمپانیای ڕۆزنەفت بووە فریادڕەسی کەرتی وزەی هەرێمی کوردستان
بەوەی کە پارەیەکی زۆری بە قەرزداوەتە حکوومەتی هەرێم بەوەی کەوا هاتۆتە ناو یەکێکە لەو کۆمپانیا سەرکیانەی کەوا تەنانەت لە جێگەی خەریکە جێی ئەکسۆنمۆبیڵ شەگرێتەوە خەریکە بێتە کارکتەری سەرەکی لە بواری نەوت و وزەی هەرێمی کوردستانە ئەمە لە جانبە ئابوووریەکەەوە حکوومەتی هەرێم قازانجی لێ کردەوەکو پێشتر باسم کرد بەڵام هەڵبەتە ئەمە مانای سیاسی تری بە دوای خوا ئەهێنێت چونکە سیاسەتی نەوت هەمیشە سیاسەتێکی تەنها ئابووری نییە بەڵکو تەبعاتی جیۆپۆلیتیکیشی لەگەڵایە بەڵێ بێگومان بەڵام باس دەکرا کە ڕووز نفت یەکی لە کەمپانیەکانە کە لە ژێر ئابلوقی ئەمریکادا تا چندێک ئەمە ڕاستە وەگەر ڕاست بتا چندێک ئەمە ناوی هەرێم لە بواری سیاسی نەوتە خراپەکە هەڵبەتە تەسیراتی ئەبێت حکوومەتی هەرێم بۆ ئاراستە سەرەتا دەستی بکردکەوە زیاتر بە کۆمپانیای بچووک دەست پێ بکە وەکو DNO وەکو هەتا بۆ نمونە داناگاز کە کۆمپانیایەکی بچووک هەژمارەکرێبەوەی کە کۆمپانیا گەورەکانی وەکو تۆتاڵ و ئەکسان و زیاتر کۆمپانیا ئەوروپیەکان لە خۆی نزیکاتەوە بام لە 2014 ئەم لێشاوی کە کۆمپانیا گەورەکان خەریک بوو بەرەو کوردستان دەهاتن ڕاوەستا بۆیە وابزانم کوردستانی هەروەکو وڵاتەکانی تی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاتر پشتی کرۆتە ئەمریکا و ڕوبەرە و رووسیا ڕۆ دکتۆر بلال پرسیارێکتان و بە کورتی تیکارە دەکەم سەرۆکی هەرێم ئێستا لە کەرکووک بوو هەرای دروست بووە لە کەرکووک ینی ڕەوشێکی نائارام لە کەرکووکە بەتایبەت دوای لە مەسەلەی ڕەفراندۆم و هەڵویستی ناوەند هەرێم چی دەکات لەبارەی نەوتی کەرکووک هەرێبێت لەگەڵ بەغای اتفاق بکات کاری تاکلایانە لە کەرکووکە زۆر زەحمەتە هەم مەطلبێکی عێراقیە هەم داواکاریەکی تورکیە هەم داواکاریەکی ئەمریکیشە بڕاستی بۆیە ئێستا وەزعی هاتۆتە پێشەوە کە کورد لە کەرکووکە باڵا دەستە بەڵام بە تایبەتی لە بواری نەوت و گازەکەی کەرکووکە ئەبێ هەر لەگەڵ بەغا اتفاق بکات جات چ وەکو هەرێمێک لە عێراقایە وەکو دوو وڵاتی سەربەخۆ ئەگەر مەسلەی ڕەفراندۆم بەرەو سەربەخۆیی بڕۆ وا دیسانەوە ئەمەش بابەتێکی سیاسیت بێ لەگەڵ بەغا چارە سەر بکرێ پێش ئەوەی باسی ئابووری بکرێ ئەکید دکتۆر بلال زۆر سپاس سەکانی خۆش دکتۆر بلال وهاب شارەزای سیاسەتین ڕۆژهەڵاتناوی لە واشنگتن ئەنستیتیوت میوانی کورد کۆنێکشن بوو نویسکار و لێکۆلەری ناوداری ڕەوشە تورکیا و ڕۆژهەڵاتە ناوین دەبێژە ئەنکەرێ نیشان دانا کاربەدەستên Kurd ku Tirkiye sûnûrên xwe digel herêma Kurdistanê nagire ji ber referandumê. Hevkar Balên Salih ji Cengiz Çandar pirsîke eger Tirkiye dixwaze Kurdistan bibe Qubriseka duem eger serbexweya xwe ragihand. Well, this is what I heard mainly from my Iraqi Kurdish friends, not from the Turkish officials themselves. بەڵێ منیش ئەوم بیستووە بەگشتی لە دۆستە کوردەکانی عێراقەوە نەک لە کاربەدەستانی تورکیاوە. دەڵێن لە پشت دەرگای داخراوە کاربەدەستە تورکەکان وهایان پێگوتوین خۆ ئەگەر لەو کاربەدەستە تورکانش بپرسید بە ئەردوغانیشەوە ئەوە بێ هیچ چەندوچوونێک ڕەتی دەکەنەوە کە شتی وەهایان گوتبێت و دەڵێن نەخێر شتی وەها نییە و چەندان جاری ژووتومانە ئێمە دژی ڕیفراندۆمین هەر بۆیە ئەمە هەڵوێستێکی نەگۆڕە بۆ سربەخۆیی و ڕیفراندۆم شتێکی تریش هەیە کە پێویستە لە بەرچاو بگیرێت تەنانەت ئەگەر لە ڕیفراندۆمدا سربەخۆیی پەسەند بکرێت تورکیا ئاماژەی خۆی داوە بە هاوشانە کوردەکانی لە حکوومەتی هەرێم کە سنوورەکان داناخات و پەیوەندیە ئابوووریەکانی خۆی تێکنادات تەنانەت ئەگەر پەیوەندیە سیاسەکانیش بگوێزرێنەوە بۆ ژوورە دەرگا داخراوەکان ینی ئەگەر بەرژەوەندی ئابوووریەکان بۆ کورد لە ڕێی سنوورەکانی تورکیاوە بڕوات ئەوە کوردیش ئەوە ناکاتە شتێکی گەورە ئایا تورکیا دان بە ڕیفراندۆمدا بنێت یا نەنێت. لە ماوەی ڕابردوودا ژمارەی پەرسەندن هەیە لە نێوان تورکیا و کۆماری ئیسلامی ئێراندا بەڕای جەنابێ ئەو پەرسەندانە دەگاتە ئەوەی کە هێزی هاوبەش پێک بێنن هەر هیچ نەبێ بۆ بەرەنگاربوونەوەی ئەو خواستەی کە کورد لە باشوور هەیەی بۆ سەربەخۆیی. Well, again, when the word Kurds are pronounced جارێکی تریش کاتێک دەڵێن کورد مانای زۆرە ئەگەر مەبەستت لەوە بێت کردەیەکی هاوبەشی لەشکریان هەبێت بۆ ڕێگەگرتن لە ڕیفراندۆم ناپێم وەها نییە ئەو جۆرە کردە هاوبەشە بکەن چونکە هەرێمی کوردستان لە چاوی تورکیادا ناوچەیەکی دابڕێنەرە لە نێوان بەغدای شیعە و ئەنکەرەی سوننەدا تورکیا ژوها سەیری دەکات کە شیعەی تاران لە بەغدان بیرکردنەوەی کاربەدەستانی بڕیار بەدەستی ئەنکەرا وهایە کە هەولێرێکی سوننەی دۆست بنکۆڵ نەکرێت بۆ بەرژەوەندی بەغدا و تارانێکی شیعە بەڕاستی ئەمەش لە ڕووی استراتیژ و ژیۆپۆلۆتیک و ئایدیۆلۆژیشەوە بۆ تورکەکان ناشێت کارێکی لەو شێوەیە بکەن.
باشە بەڕێز چاندەر بەڕای جەنابەت ئێستا کات گونجاوە بۆ کردنی ئەم ڕیفراندۆمە بۆ خۆت دەزانی ئەمریکا وڵاتانی ناوچەکە بێلەوە زلهێزەکانی جیهانیش ئەگەر چی نەیانگوتوە دژی ڕیفراندۆمن بەڵام پشتیوانیشی ناکەن کاتەکە گونجاوە بەڕای تۆ؟ Well, this is the issue that I have been hearing in the last 2 months in different meetings. بەڕاستی ئەمە ئەو دۆسەیە کە لە ماوەی دوومانگی ڕابردوودا لە کۆبوونەوە جیاوازەکاندا دەیبیستم مشتومڕێکی زۆر لەسەر ئەمە هەیە وەک لە هاوڕێم فەلاح مستەفاشەوە گوێم لێ بوو لە یەکێک لە کۆنفرانسەکانی ئەم دواییەدا و وەڵامی ئەو پرسیاریدایەوە وتی ئەیکەی کاتێتی هەر کاتێک پرسی سربەخۆیی کورد بێتە ئاراوە مشتومڕیش دێتە ئاراوە لەسەر ئەوەی کاتێتی یاننا هەر بۆیە مەحاڵە بزانین کاتەکە کەیە بۆ سربەخۆیی کورد جا زۆر سەختیشە کورد لەوە دڵنیا بکەیتەوە کە کاتەکە نەگونجاوە چونکە لەوانەیە هەرگیز کاتێکی گونجاو نەبێت بۆ ئەو پرسە بۆ خۆت دەزانی ئێستا هەرێمی کوردستانی عێراق لە قەیرانێکی سیاسی ئەجگار قوڵدایە قەیرانێکی ئاڵۆزیشە پێ دوایە بەم ڕەوشەوە کورد بتوانێت دەوڵەتداری بکە کورد بتوانێت دەوڵەتەکەی خۆی بەڕێوە بەرێ This is a very important question and very difficult question. The only thing I could say is ئەمە پرسیارێکی زۆر گرنگ و پرسیارێکی زۆر قورسیشە تەنها شتێکیش کە دەتوانم بڵێم وەک دۆستێکی کورد ئەوەیە هیوادارم کە دەڵێم هیوادارم ینی ناتوانم وەڵامێکی دەست بەجێ بدەمەوە و بڵێم بڵێ هەر تەنها دەتوانم بڵێم هیوادارم بتوانم دەزانی زۆر سەختی هەن و پێویستە بەسەریدا زاڵ بن و ئەو سەختیانە هەر تەنها بەرەنجامی ڕووداوەکانی ناوچەکە نین بەڵکو بەداخەوە لە خودی خۆشیانەوەیە هەتا ڕێگەیەک نەدۆزنەوە بۆ ڕەواندنەوەی ئەو سەختیانە ئەوە هەمیشە شیانی دەوڵەتێکی شکست خواردووی تر لە ناوچەکەدا هەیە بەڵام بەگەڕانەوە بۆ ئەزمونە تاڵەکانی ڕابردوو ئەوە هیوادارم و نزاش دەکەم هێندە بمێننەوە تا کێشەکانیان چارەسەر بکەن بەڕێز چاندار زۆر سپاس دەکەم گەلێک سپاس دەکەم پێشانگای ترێ و هەنگوین لە شاری دهۆک کرایەوە کە تیایدا جوتیاران داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن بایەخی زیاتر بە بەرهەمە خۆماڵەکان بدات. پیشانگە هاتری و هنگوینی لە دهۆکێ هات vekirم bi bejdariya jimareka zor ya mêşevan û cotiyarên evê deverê di evê pîşangehê da çendîn corên tirî û hingvînî hatine nimayîşkirin û bejdarbûyan daxwaz dikir berhemê xwemalî di nava bazarî da pitir giringî pê bihête dayîn. Rastî mesela xwastina me hikûmeta herêmê evkî cotiyar em dixwazin holîkariyeka baş ya pêwîst bû cotiyarî bête kirin wekî semada وەکی ئەم بێژن نەوعێت تۆبێت باش وەکی ئەم بێژن ڕێگریل سنوورە بێت کرێنێک کە ئەفریقیا وەختێت جوتیاری بەرهەمەتێت فێقیت دەربە نێت داخلی سنووری نەبتن کە وەنگڤینش دەربێتێت احتیمالە گەلە وەنگڤینش دەربێتێت ئاسلیژی بیت یا ئاسلیژی بەست زبار ڕتوباتێ گەلەکە بلندە ji ber hende hengivînê Kurdistanê gelek mufaya ke bo sehetê bi tendurustiya mirovî hêviya me ewa ehtimam gelek berhemet xwemalî bênedanan. Şarazayekê çandinê wesa bo dengê Amerîka diyar ket ku evcore pîşangehe dê bine fakterekê serekî ji bo pêşvebirina biyavê çandinê. Elbê pêşangeya Ewroka nêzîkî 25 razvan yê taybetmend li warê tirî da pêşikdarên nêzîkî 40 toxmettirî yê hatine berçavkirin helbet merem ewa min gotî ku em evê zanistiyê evê pêzanînê pêtir berbalav kirin. Zebaretê hingvînî helbet dihok ya navdara jî berhemê hingvînî salane nêzîkî 100 heta 150 tonna hingvînî tête berhemînan li parêzgeha dû. Hejî gotinê ye pitirî çil corên tirî weko tayfî û zerkî û reşmê û gelek corên din û zêdebarî çendîn corên hingvînî dihatine nimayîşkirin di evê pîşangehê da. Kawa Emer dengê Amerîka. Duhok.
سەرۆکی بەری ئەمریکا سەردانا خوێندنگەها کە ئامادەی لە واشنگتن دکا ئەو بەشداری مشتومەڕا خوێندکارین مەکەنلی تەک بوو سەبارەت ئارمانجین وان ji بۆ خوێندنا بلند و هەروەسا خزمەتە civakên wana Obama گوتە خوێندکاران پڕانیا پرسگirêkên cîhanê li paşa rojê dê bi wan û tivaya xortên dî çareser bibin. بەڵێ ئازیزان لێرەشدا دێنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان هەر شاد و بەختەوە بن. خدا حافظ.